جارێکی دیکەش سڵاوتان لەبێت تەوەری یەکەمی ئەمڕۆی بەیانیت باش کوردستان تەرخان دەکەین بۆ گفتوگۆکردن لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان بە تایبەت لە سنووری پارێزگای هەڵەبجە ناو بەناو دیارە گۆڕی بە کۆمەڵ دەدۆزرێتەوە ئێسک و پرسک دەدۆزرێتەوە لە سنووری ئەو پارێزگایە دەمانوێت ئەمڕۆ بە شێوی گشتی قسە لەسەر شێوازی هەڵدانەوەی ئەو گۆڕانە بکەین هەروەها میکانیزمەکانی هەڵدانەوەی ئەو گۆڕانە و ڕۆڵی لایانی پەیوەندیدا لە دۆزینەوە و هەڵدانەوەی سەرجەم و گۆڕە بە کۆمەڵانی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەنوو تا ئێستا دۆزراونەتەوە یاخود گۆڕی دیکەش هەن کە تاکو ئێستا نەدۆزراونەتەوە ئەمڕۆ سعدون ساڵح بەڕێوەبەری شەهیدان و ئەنفاکراوانی هەڵەبجە میوانی بەیانی باش کوردستانە کاک سعدون بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەشداریت لە بەرنامەکە سەرەتا بەوە دەست پێ بکەم دیارە دوێنێ باش سەرەتا و ژیانتان باش سپاس بەخێر بێ جارێکی دیکەش دیارە دوێنێ ئێسک و پرسکێک دۆزراوەتەوە گۆڕێکی دیکە دۆزراوەتەوە سەرەتا بەوە دەست پێ بکەین چ زانیاری هەیە سەبارەت بەو گۆڕی کە دوێنێ دۆزراوەتەوە لە هەڵەبجە بەڵێ سەرەتا پێم خۆشە ڕێم پێ بدەن لێرەوە لە بەیانی هەڵەبجەی شاری شەهیدانەوە لە هەڵەبجەی شاری بەرخودان و تێکۆشانەوە سەری ڕێز و نەوازەژنەوی بکەم بۆ سەرجەم شەهیدانی کوردستان بە تایبەت شەهیدانی دەستی تیرۆر و لێرەوە سڵاو بنێرین بۆ پێشمەرگە قارەمانەکان کە ئەمڕۆ بەرگریەکەن لە کوردستان و نایاڵن چەتەکانی داعش وڵاتەکەمان داگیر بکات. سەبارەت بە گۆڕەکەی ئەو گۆڕەی دوێنێ با بڵێن ئێسک و پروسکی سەربازێک بوو ئێمە کە لەلایەن پۆلیسی هەڵەبجەوە سیروانەوە ئاگادارکراینەوە کەوا ئێسک و پروسی دۆزراوەتەوە لە گوندی تەبەگوڵاوی تۆزێ بەرەو خوار لەوێ سەردانمان کرد دەست بەجێ لەگەڵ پۆلیسی سیروان و لەگەڵ ئاسایشی سیروان و لەگەڵ پزیشکی دادوەری هەڵەبجە سەردانی ئێوەمان کرد بۆمان دەرکەوت ئەمە ئێسک و پروسکی سەربازێکی عێراقیە بەهۆی ئەو جلوبەرگانەوەی کە لە بەریا بوو پاڵتاوێکی مەغاویری بوو لەگەڵ جلوبەرگی سەربازیکە ئێمە ئەو گۆڕی کە ئەو ئێسک و پروسکەی کە دۆزرایەوە یەکسەر ڕاستەوخۆ ڕادستی پزیشکی دادوەری هەڵەبجەمان کرد و دواتر بە نووسراوی ئەوان ئاراستەی ئێمە یەکەن نووسراوەکەی مەش ئاراستی وەزارەتی شەهیدانەکەین ئەوانش بۆ خۆیان کاری خۆیانی لەسەرەکەن لەگەڵ وەزارەتی مافی مرۆڤی عێراقا تەنسیقیان هەیە ئەوە بوو لەسەر ئەو سەرجەم ئەو گۆڕانەی کە دەدۆزرێنەوە لەوێ ئێسک و پروسکی ڕەنگە هەندێک گۆڕی کە بە کۆمەڵ زیاد لە چەند کەسێکی تێدایە ڕێو شوێنەکانی ئەتیمی تایبەت هەیە بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵانە بە چ میکانیزمێک هەڵدەدرێنەوە و دواتر ئەو ڕووفاتانە و ئێسک و پروسکانە چیان لێ دەکرێت دەگەڕێن لە شوێنی خۆیان ئەگەر زانیاری بەردەست بێت لەوەی کە ئێسک و پروسکەکە هیچ سەربازێکە یاخود هیچ کەسێکە بناسرێتەوە بەڵێ دیارە ئێمە وەکو وەزارەتی شەهیدان تیمێکی تایبەتمان هەیە تیمی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان کە لە وەزارەت بەردەوام کاری خۆیان ئەکەن و بۆ ئەو مەبەستێش کاری زۆریان کردووە هەر لە خوار و عێراقەوە تا ناو کوردستان و تا هەڵەبجەی شەهید و هەموو شوێنەکانی کە دیارە ئەو گۆڕانەی کە دەرئەکەون با بڵێن ئێستا کە ئێمە باس لە هەڵەبجە ئەەکەین زۆر جار لێرە و لەوێ لە ئەنجامی ئیشکردن کارکردن لە شوێنێکدا بۆ پرۆژەیەک لە ناو هەڵەبجە جیاوازێکی خۆی هەیە و لە دەرەوەی هەڵەبجەیش هەر جیاوازێکی خۆی هەیە سنوورەکان دیارن زۆربەی خەڵکی ناوچەکە بۆ خۆی ئەزانێ خەڵکی هەڵەبجە لەکوێوە لە کاتی خۆیدا لە کاتی شانزی سێ دەرباز بوو و لەکوێ شەهیدی زۆر دراوە ئەوانە خۆیان دیارین و هەموو کەسێک ئەزانێ پێیان کە ئەو کەسێک ئێسک و پروسی شەهیدێک یاخود چەند شەهیدێک ئەدۆزێتەوە لە ئەنجامی پرۆژەیەک دەست بەجێ ئێمە سەردانی مەیدانی ئەو شوێنە ئەەکەین و ئەگەر بزانین تازە ئەو شتە دەرکەوتووە و ئەبێ هەڵگیرێتەوە بە شێوەیەکی زانستیانە لەگەڵ پزیشکی دادوەری با بڵێن هەڵەبجەی شەهید هەڵی ئەگرینەوە و ڕادستی ئەوانی ئەەکەین و ئەگەر زانیشمان هەڵناگیرێت و جارێ وەک خۆی ماوەتەوە ئەوە وازی لێ ئێنین تا ئەو تیمەی وەزارەتی شەهیدان پاش ماوەیەنە سەری و ئەوان هەڵی ئێنەوە ئەوە سەبارەت بە مناو هەڵەبجە و چواردەوری بەڵام ئەوەی کە با بڵێن شوێنێک ئەو شوێنانی کەەوە ئەدوەزرێنەوەکو بەتم لە ئەنجامی پرۆژەکانەوە کەس دەرەکەوێت سەربازە و یاخود با بڵێن کاتی شناسایی پێ یاخود جلوبەرگەکەی ئەوە ئێمە مەترسیمان لێ نییە ڕاستەوخۆ ئەوکو پێم وتی ڕادستی توبعەدلی هەڵەبجەیەکەین و دواتر ئەوانیش لە ڕێگەی ئێمەوە کاری لەسەرەکەین و بە ئەدرێتەوە بە وەزارەتی شەهیدان و بە وەزارەتی مافی مرۆڤی عێراق کارەکان چۆنەکە لەسەری دەکەن ینی بۆ نمونە دەتوانرێت ئەو ئێسک و پروسکانە بناسرێنەوە ئەگەر بۆ نمونە ناسنامەیەکی یاخود بە جۆری جلوبەرەکەیدا نەزانرێت ئەمە سەربازە یاخود هاوڵاتی بووە یاخود خەڵکی هەڵەبجە بووە قوربانی کینەباران بووە
بە چ شێوازێک یعنی دەناسرێتەوە؟ بەڵێ قوربانیەکانی ناو هەڵەبجە و چواردەوەکو پێم وتی زۆربەی زۆریان هەوو کە دۆزراوەتەوە خۆشبەختانە شاید حاڵ لەسەری ناوچەکە هەبووە کە ئەمە شەیدی کیمیابارانە یاخود هاوڵاتیە، بەڵام ئەوانەی کەش کە ئەدۆزرێنەوە باونێکو سەربازەکانی عێراق زۆربەی زۆریان هینیان پێ کاتیش ناسایان پێیە، بۆ نمونە مەسەرەن جلوبەرگەکانیان دیارە، ئەو شتانیان لە ملدایە، ینی دیارە هاوار دەکات کە ئەمە سەربازی عێراقی و هیچ مشکلەیەکی تیانە. ئەمەش ئەوکو پێم وتی ڕادستی تۆ عەدلیەکەین بۆ مەسەلەی با بڵێن فەحەزکردنەوە شتانەی من ناتوانێت و پەیوەندی بە ئێمەوە نییە، وەکو پێم وتیەوە پەیوەندی بە مافی مرۆڤ وەزارەتی مافی مرۆڤی عێراقەوە هەیە و وەزارەتی شەیدانە خۆیان بۆ خۆیان دەزانن کاری لەسەر کەواتەوانەی دەدۆزرێنەوە بە زۆری ینی سەربازی عێراقی یاخود بۆ نمونە پاسداری ئێرانی لە سنوورەکە کاتی شەڕی عێراق ئێران لەوێدا کوژراون؟ تا ئێستا نازانم، تا ئێستا پێم وایە پاسداری ئێران نەدۆزراوەتەوە لە ناوچەکە و من وەکو خۆم تا ئێستا کە لێرە کارەکەمەوە ماوەی 7 ساڵە شتی وام نەبینیوە. ئەوەی دۆزرا بینرای بە سەربازی عێراقی بووە لەگەڵ شەهیدانی کیمیاباران چەند شەهیدێک لە ناو هەڵەبجە لە دەرەوەی هەڵەبجە دۆزراونەتەوە، لەو شوێناوازیان لێهێنراوە و دواتر بەڕێ ڕسمێکی جوان و شایستە بە خەکس پێدراون. بەڵێ ئێوە شێوازی دۆزینەوەی ئەو گۆڕانە چۆنە؟ تەنها بۆ ئەگەر لە پرۆژەیەکدا کەسێک سەرقاڵی پرۆژەیەک بێ گۆڕێک دۆزێتەوە یاخود بە شێوێک لە شێوەکان لەلایەن هاوڵاتیانەوە دەدۆزرێنەوە یاخود تیمێکی تایبەت هەیە بۆ پشکنینی ئەو ناوچەیە بۆ دۆزنەوەی گۆڕ بە کۆمەڵەکان؟ بەڵێ خۆی ئەوکو پێم وتی تیمی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان هەیە، بەڵام وەکو ئەوەی کە تایبەتمەند بێ بگەڕێ بە شوێن ئەوەیە کە گۆڕ لەکوێ هەیە دیارە ئێمە گۆڕە بە کۆمەڵەکان زیاتر لە 50 گۆڕی بە کۆمەڵمان لە ناوچەکە هەیە، هەر لە هەڵەبجە و دەرەوەی هەڵەبجە هەمانە خۆشبەختانە هەمویان دیارن، با بڵێن لەلایەن وەزارەتی شەیدانەوە سیاجی بۆ کراوە، دیواربەندی جوانی بۆ کراوە، هەر لە سەرەتای مەسەن دۆزینەوەی و گۆڕانە هەمووی بۆی کراوە پار ساڵ و تقریبا 1-2 ساڵەوە بە تەواوەتی پرۆژەیەک بوو بۆی دەرچوو هەمووی چواردەوری بە کاشی و مەڕمەڕ و ئەوانە گیراوە، ئەوە دیارن و هیچ کێشەیەکیان نییە. وە تا ئێستایش لەلایەن کەسوکاری شەهیدەکانەوە و لەلایەن هەم خەڵکی هەڵەبجێشەوە باش نەزانراوە کە ئەو گۆڕانێکەوە دیارن و ئاشکران هەڵبدرێنەوە. بەڵام وەکو جەناب باسە کرد هەر کەسێک لە هەر شوێنێکان لە پرۆژەیەکان لە جادەیەکان لە هەر جێگەیەکە کەەوە کارەکات ئەگەریکە دەرکەوێت ئێمە دەست بەجێکار لەسەر ئەوە ئەەکەین چکە ئەوەی تر دیارە و ناتوانانی مەسەر لە جێگەکی خۆیان بووی کە خاوەنی ئەو شوێنە خاوەنی زەویەکە ڕێگە نادا کە ئەو سکوپروسکی ئەو شەهیدە یاخود ڕوفاتی ئەو شەهیدە ئەو کەسە لەوێ بێت، بۆیە ئێمە کار لەسەر ئەوە زیاتر ئەەکەین، کار لەسەر ئەوە ناکەین بە دواچوون بکەین و بگەڕێن بە شوێن گۆڕی بە کۆمەڵدا بام چکە ئەو گۆڕانە خۆی زۆربەی زۆریان دیارن و ئاشکران. بەڵێ باس لەوەگر 50 گۆڕی بە کۆمەڵ هەیە لە سنوورەکە هیچیان هەڵ نەدراونەتەوە لەم گۆڕانە؟ ئەو گۆڕانە 2013 بوو پێم وایە لەلایەن با بڵێن ئەوەس خاوەن زەوی کە گۆڕەکە چەند گۆڕێکی بە کۆمەڵ هەبوو لە گوندی دەڵەمەر سەروی هەڵەبجە 3 ڕوفات هەبوو لە گوندی ئەحماوە بە هەمان شێوە و 2 ڕوفاتیش لە ناو هەڵەبجە دۆزرا بوونەوە بە هەمان شێوە، خۆی لەسەر داوای هەم کەسوکاری شەهیدەکان هەم خاوەنی زەویەکان داوا کرا لە وەزارەتی شەهیدان کە ئەو گۆڕانە هەڵبدرێنەوە. ئەوە تیمێکی تایبەتی وەزارەتی مافی مرۆڤی عێراق وەزارەتی شەهیدان هاتنە هەڵەبجە و ئەو 1-2 گۆڕیان هەڵدایەوە، دواتر لە 16 ئیمسا دوای ئەوەی کە فەحسی دیێنئێیان بۆ کرا ئاشکرا بوو کە هی کێن و خاوەنەکەیان دیاری بوو 7 کەس بوون، دواتر لە مەراسیمێکی شایستەدا لە 16 ئیمساڵدا لە گۆڕستانی قلێژ بە خاکس پێرانەوە. واتە خەڵکی ناوچەکە بوونم گۆڕانە ئەم ئێسکۆپلوسکی ئەم ڕوفاتانە بڵێ؟ بەڵێ بەڵێ سوکاری سەبارەت بە ڕێوشوێنەکانی بۆ نمونە گەڕانەوەی پشکنینی DNA و ئەو ڕێشوێنانە دەوتێت کاتێکی زۆری پێدەچێت ینی بۆ ناسنەوەیان و کارەکەی چییە؟ بەڵێ پێیچ و بڵێ تقریبا پێچ و تاکو دەرکەوت گیان هۆکارەکەی چییە؟ ینی بۆچی کاتێکی زۆر دەخانێت تا ئەو کەس ئەو ئێسکۆپلوسکان دەناسرێنەوە؟ بڵێ هۆکارەکەی بڵێ کارە زانستیەکانن ئەوە با بڵێن ژنێ پزیشکی سلێمانی تۆ عەدلی سلێمانی خۆی کاری یاساییان بۆ ئەکات و دیارە زۆری ئەوە ئەوێ سنتەری میکرۆژینی زۆری ئەوێ بەڕاستی من ناتوانم لەوە باسکەم بۆچی پێچێت، بەڵام ئەوەندەی ئەزانم
کە لەگەڵ دکتۆرەکان قسەمان کردووە کاری زۆری ئەوێ لەبەر ئەوان کارەکانیان زۆرە هەر ئەوە نییە لەسەر با بڵێن ئەو شەیدانە یاخود چەند شەیدا دێتەوە ئەڕاتەوێ کاری لەسەر شەیدەکان زۆرن لە کوردستانە جاری وایە لە زاخوا تا چ لە جنوبی عێراق شەید دێنێتەوە کوردستان و کاری لەسەرەکەن بۆیە پێچێت چونکە زانستیانە کاری لەسەرەکەن بۆی لە 100% دڵنیابن کە ئەمە سکوپروستی شەیدێکە و خاوەنەکەی کێیە. بەڵێ ئێوە خۆتان هەمانگی ڕاستەخۆتان هەیە لەگەڵ بەتایبەت لەگەڵ ناو حکوومەتی مەرکەزی عێراق بڵێن یاخود لە ڕێگەی وەزارەتی شەهیدانەوە ئەو هەمان لەگەڵ مافی مرۆڤ. بەڵێ وەزارەتی شەهیدان بەڕێز پەریخان لەوێ سەرپەرشتی ئەو گۆڕە بە کۆمەڵانەیەکە و لەگەڵ وەزارەتی مافی مرۆڤ و ژنگەی عێراقا بە بەردەوامی پەیوەندیان هەیە و هەر لە هەر شوێنێک و هەر جێگەی پێویست بکات هەماهەنگێکی تەواو هەبووە بەڵام ئێستا بەڕاستی نازانم بۆ ئێستا بەڵام پێش ساڵی لەمەوبەر هەماهەنگێکی تەواو هەبوو پێشم وایە هەر هەماهەنگێکە بەردەوامە. بەڵێ سەبارەت بەوەی کە ئەو دیارە لە ناوچەکە زۆر ڕووداوە ڕەنگە تەرمیزۆ کە زەگە لە ڕابردوودا کوژرا بێت یا بە حاڵتێک لە حاڵتەکان بوو بێتە قوربانی تاکو ئێستا نەدۆزرا بێتەوە بۆ نمونە لە خۆپیشاندانەکانی ساڵی 87 هەڵەبجە و ناوچەی شارەزور کۆمەڵێک کەس کە کوژراون یاخود شەید کراون تاکو ئێستا تەرمەکانیان ڕوفاتەکان نەدۆزراوەتەوە لەنێو ئەو گۆڕانەی کە دیاری کراون و 50 گۆڕێ بە کۆمەڵی نازانرێت کە ئەو کەسانە کە بەشێکیان خەڵکی ناوچەکەن بەهۆی خۆپیشاندانەکانی بۆ نمونە ساڵی 87 لەو ناوچەیە شەید کراون تاکو ئێستا هەوڵ نەدراوە بزانرێت کە ئایا ڕوفاتی ئەمانەش دەدۆزرێتەوە یاخود نا. بەڵێ خۆشبەختانە ڕوفاتی شەیدانی سیانزەی 5/7 لە ساڵی 92دا لە گوندی بامۆک لە سەروی با بڵێن گوندی بامۆکەوە کەوێتە سەروی هەڵەبجەوە لەوێ دۆزرانەوە ژمارەیەک تقریبن زیاتر لە 15 تا 20 ڕوفات بوو کە لەوێ شەیدیان کردبوون و زیندە بەچاڵیان کردبوون ئەوان دۆزرانەوە و دواتر لە مەراسیمێکدا لە هەرێک لە شوێنێکا بە خاک سپێدران و هەندێک ژمارەیەک شەیدی کا بوو لە خوڕماڵ بە هەمان شێوە نزیکەی 26 شەید بوو کە تۆ باسی لە 87ەکەی بە هەمان شێوە لە گوندی شانەدەری ئەوانیش گول لە باران کرابوون خۆشبەختانە ئەوانیش لە ساڵەکانی 90ەکانە هەموو ڕوفاتەکانی هێناوتە لە خوڕماڵ بە خاک سپێدراون ماوەتەوە تەنها هەر شەیدانی کیمیاباران لێرە و لەوێ لە سنوورەکە ماوەتەوە کە بدۆزرێتەوە زایدەن ئەو شەیدانەی با بڵێ ئەو کوژراوانەی حکوومەتی عێراق با بڵێن سەربازەکان کە بە تایبەتی زیاتر لە خواروی هەڵەبجەوە زیاتر ئەوان دەرەکەون بە حکومی ئەوەی کە ئەوانە هەوڵی ئەویان داوە کە هەڵبێن لە کاتی پێش چەند ڕۆژە پێش 16 لە ناوچەی با بڵێن شارەزور لە نزیک بەحرەکە با بڵێن لەسەر ئەو جادەی نێوان سیروان و هەڵەبجە لە خوڕماڵ لە دیەکۆن و حەوزەی شارەزور لەو شوێنانە ئەو ڕوفاتانە بە ئاشکرا دەرئەکەون و زۆربەی جار ئاوا ئەدۆزرێنەوە. بەڵێ دوا پرسیارم کاک سعدون سپاس دەکەم لەسەر ئەو ڕوفاتانەی کە شەیدانی کیمیاباران دەدۆزرێنەوە ڕێوشوێنەکانی ئەوان چۆنە دەبرێنەوە هەمان گۆڕستانی شەیدان لەوێ یاخود میکانیزم و شێوازی ناسینەوەی ڕوفاتەکان و پشکنینی DNA کە دیارە بۆیان ئەنجامدن بە شێوەیەکی گشتی کارەکان چۆن بۆ ئەوانی کە شەیدانی کیمیاباران ڕوفاتەکان دەدۆزرێنەوە. بەڵێ من وەکو ئەوی کە باسم کرد بۆ جەنابەت من 2 ساڵەمەوە بەر کە سوکاری 2 شەهید لە ناو هەر هەڵەبجە لەلایەن پرۆژەیەک دەرکە کە پرۆژەی ئیشی کرد دەرکەوت کە ئەو 2 کەسە 100% زانرا کە هی چی خانەوادەیەکن بەڵام وەکو وەزارەتی شەیدان وەکو ئیدارەی هەڵەبجە نەتوانرا ڕاستەوخۆ ڕادستی ئەو کە سوکاریان بکرێتەوە تاکو فەحزەکەیان بۆ کرا و ئێستاش بە هەمان شێوە ئێمە هەر کەسێک و لە هەر شوێنێکە هەر ڕوفاتی بدۆزینەوە بۆ هەموو کەسێ و فەحسە ئەکرێ بەڵام بە تایبەتی وەکو وتم شەیدەکان دیارن ئاشکران لە ناو هەڵەبجە لە ناو شوێنەکانی کە دۆزرایەوە دەست بەجێ ڕاستەوخۆ ئەو ڕوفاتە ناوەسێنرێت ڕادستی لژنەی پزیشکی ئەکرێتەوە دواتر توبعەتی سلێمانی بۆ ئەوەی فەحسی بۆ بکرێت و ڕادستی کەسوکاری بکرێت دواتر لە مەراسیمێکی شایستەدا بە تایبەت لە گۆڕستانی قلیژ ئەومان داناوە لەمە دووە هەر کەسێک هەر ڕوفاتێک دۆزینەوە لەوێ بە خاکی بسپێرین و بۆ ئەوەی ئەوێش لەوێش شەیدانیتی زۆر لێیە و ڕوفاتی ئەو حەو شەهیدێش کە وەکو باسم کرد دۆزرانەوە 2 ساڵەمەوبەر ئیمساڵ لە مەراسیمێکی شایستەدا لە گۆڕستانی قلیژ لە نێوان گوندی عەبابەیلێ و گوندی عەنەب و جەلیلا بە خاکیان ئەسپێرینەوە. بەڵێ سپاس سعدون ساڵح بەڕێوەبەری کاروبایی شەهیدان وەنفەلکراون
لە هەڵەبجە سوپاس بۆ ئەوەی ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بووی بەشداری بەرنامەی بیانی باش کوردستانت کرد